ام دیزاینش هم بریتیل دیزاینی هەڵگرتنی خواردن کە وەکو پاکێجێک بەکاردێنرێ دیارە لەوێ هەر کەسێک بە شێوازێکی گشتی 107 کیلۆ ساڵانە پاشەڕۆی پلاستیکی دەخاتە ژینگە و دەخاتە دەرەوە دیارە کێشەیەکی گەورەیە. The meal bag is eatable and it's airtight, and one of the main ingredients is cornstarch, so it functions as a sauce thicker, and you can put it into the meal. پاکێجەکە ئەوە دەیبینن وەکو مادەی پلاستیکی یاخود نایلۆن نییە، بەڵکو پاکێجەکەش دەخورێت لە هەمان کاتدا کە با بڵین لە گەنمەشامی بەرهەمێنراوە کە دەکرێت دوای و بە شێوازێکی سوپ بە هەمان شێوە بەکاربهێنرێتەوە وەکو پرۆداکتەکەی پێشووتریان کە ئەوەش هیچی لێ نامێنێتەوە. بەشدارم کردووە فستیڤاڵی دیزاینی عێراقدا. ئێرە شوێنێکی ئێرە سەر و چاوەیە سەر بە نەخی بیتواتەیە. لەم فستیڤاڵە بەشداریمان کردووە لە کۆمەڵە چالاکی کاری دەستی تایە هەروەها بۆمان پێکەوتوو بووم لە کاری دیزاین و کاری دەستی فۆلکلۆری ئەمانە کە پەیوەندی باشیان تووشەوە هەبێ. شوێنەکە فۆلکلۆریە. من بەشدارم کردووە لەم شتانەیە کارەکانم بە هەموو دروستی زمانە ئاوێن و پاکێتی لێنس و جگۆ جۆرە هەویرەکانم لەسەری کردووە هەویرەکە کاری دەستی ئەمە خۆم هەویرەکەم دەستە خۆمم لەسەر ئەم شتانە بەکارم هێناوە وەکو دیزاینێک شم کردووە. لە فستیڤاڵەکەشە کورسێک هاتووە لە کاری بۆم ڕێسایکڵ و کاری دەستی و چەندی چالاکی تر و کە پێک هاتووە لە ورکشۆپ و هەروەها موزیک و لە چالاکەکانیش پێشکەشەکرێ. ئەمەتمانەوەیە کە ئەمەتمانە پێشانگە ئەوەیە کە باسی بابەتی ژینگەی بکەین و یارمەتی خۆ بدەین بۆەوەی کە ژینگەی خۆیان پارێزن و چالاکەکانشمان هەندێکی کە پەیوەندی بە ژینگەشەوە هەیە هەم بابەتی تریشی تیا و بەڵام بابەتی ژینگەیشی تیا و زانیاری ژینگەی تیا و چەند بابەتی ڕێسایکڵ و بابەتی پلاستیک و فرۆنەدانی پلاستیک و پاراستنی ژینگە و وەکو هۆشیارکردنەوەی خەڵک. ما طبعي جرافيك جرافيك زور شرنية بقوانش أبي أوان كغزي بوي آية طبعا طبعا كانسون لدار والي كريم سلام كانسون لكاغزي بيكولو. سلام می‌کنم. فاوندری هاوس آف نیزابا مالی نیزابا که لو پروژه دا اما بکارهنانوی دق تاتو که آوانی که لسر دست و دم تاو کرا لزمانی قدیم لسر دست و دم تاوی افریقی کرا بکار من هناو تو لسر فارش که هر یکی کم مانا واتایی که جوانی راسانی خویه اما آوان من دوباره بکارهن بوی که کلتور خو من دوباره پیشانی خالقون تکان بدینوا لفرمایش جدا
كفرشة فرشش لهم عراق وكردستان وهتا روشلاتنا وراس خلق حزي لي تخوشي لبن لو بروجي من جنگا باريز وهنرية لبر أويكا هر کسی که او فرشه هبه او به اسانی قدری دیگه به اسانی فرینه ده و زور فرشی دوه چونکه چیرو که خوی لپشته و هر او واتای هر دقیق هر مرکی که خوی و اجتماعی کردی هیا و واتای تیبتی خوی هیا باشه هر دوشی خود دارم جو آرتا